کێشەی غازی ماڵان هێشتان ماوە لە ناحیەی سیروان هەرچی نانەواخانە هەیە لە بێغازی دەرگاکانیان داخستووە بەهۆی ئەو شەپۆڵە بارانبارینەی ئەو ماوەیە بەردەوامە لە کەرکووک گەنجێک خنکا. سڵاوتان لێبێت. شەپۆلێکی بەهێزی بارانبارین سەرتاسەری هەرێمی کوردستانی گرتوتەوە، هەرچەندەم بارانە موژدەی بوژانەوەی کانی و کارێزەکانی پێەیە، بەڵام بێگومان بێ ئافاتیش نەبووە. لە کەرکووک گەنجێک لافاو لەگەڵ خۆی بردوو خنکا. گەنجەکە تەمەنی 23 ساڵە و باوکی کۆرپەیەکی سێمانجیام. وەک پاسەوان لە کارگەیەکی ناحیەی لەیلان کاری کردووە. ئەمڕۆ دوای تەواوبوونی لە دەوام بە ماتۆڕە سێتایەکەی بەرەو گوندی ڕێجێباتی بەڕێکەوتووە، بەڵام لە ڕێگادا دەکەوێتە ناو ئاوی خرۆشاوی چەمی شۆر و لافاو دەیبات. تیمەکانی بەرگری شارستانی هەرچەندە توانیویانە ماتۆڕەکە لە ناو چەمەکەدا بدۆزنەوە، بەڵام تاکو ئێستا گەڕان بە دوای تەرمەکەیدا بەردەوامە و سۆراغی نییە. ئەمە تەنیا حاڵەتی خنکان نییە کە لەم شەپۆڵەی بارانباریندا ڕوویداوێت، بەڵکو لە چەند ڕۆژی ڕابردوشدا دوو کەسی دیکە، یەکیان لە ڕووباری گاڕفێنی سنووری پشدەر و دووهەمیشیان لە کۆڕنیشی زاخۆ خنکا بوون، کە تاکو ئێستا تەنیا تەرمی هاوڵاتیەکەی پشدەر دۆزراوەتەوە. قەیرانی غاز دەرگای نانەواخانەکانی ناحیەی سیروانی داخست و ئێستا و شارۆچکەیە نانی گەرمی تێدا ناکرێت. ساحێب نانەواخانیش دەڵێن تا چارەسەرێکمان نەکەن نان لە تەنور نادەینەوە. کێشەی نانەواخانەکانی ناحیەی سیروان بێگومان نەبوونی غازەوە گەڵێن یەک مانگا بە کولەمەرجی ئیدارەیان کردووە، یان غازی ماڵەوەیان هێناوە یان بەدار تەنوریان گەرم کردووە، بەڵام ئێستا ناتوانن بوتڵێکی غاز با 35,000 دینار بکڕن. داخرانی نانەواخانەکان تەنیا نانەوا و خێزانەکانی بێقوت نەکردووە، خەڵک و چێشتخانە و لەفەخانەکانی ئەو شارۆچکەیەشی بێنانی گەرم کردووە. لا ترسی ڕووخانی دیوارەکان بەهۆی بارانبارینەوە چەند گەراجێکی گەڕەشی تازیل لە هەولێر چۆڵکراون و شۆفێران ئۆتۆمبیلەکانیان لەسەر جادە ڕادەگرن. ئەو ترسا دوای ئەوە هات کە هەفتەی ڕابردوو دیواری گەراجێک کە لەو گەڕەکە لە بەسەر ئۆتۆمبیلێکی سێ دەفتەر دۆلاریدا داڕما و زیانێکی زۆری پێگەیاند. بۆیە شۆفێران لەسەر شەقام و شۆستەکانی دەوروبەری ئەو گەڕەکە ئۆتۆمبیلەکانیان ڕائەگرن. گەڕەکی تەعجیلی شاری هەولێر یەکێکە لە کۆنترین گەڕەکە و هەروەها گەڕەکێکی مێژووی شارەکەیە و خشت و دیوارەکانی لە قوڕ دروستکراون و تامی ڕابردووی شارەکەیان لێدێت. بەهۆی بارانبارینەوە سروشتی کوردستان وەک بووکی بەهاران ڕازاوەتەوە. لە هەر کوێلەی دەڕوانی گوڵ و گوڵزار و چەم و ڕووبار و کانیە. دیمەنەکان بە شێوەیەکن هاوڵاتیان کاتێک کەسنە ناو سروشت هەروەک ئەوێ لە سویس ڕابن. تافگا جوانەکەی سەرسوول لە سنووری شارباژێر و قەزای ماوەد یەکێک لەو شوێنانێک کە زۆرترین چاوی گەشتیاران و سەردانی کارانی لەسەر ئەمڕۆ چەند گەنجێک لە سلەیمانیەوە چوونەتە شوێنەکە دەڵێن کەشەکەی زۆر خۆشە و داواش لە حکوومەتەکەن گرنگێکی زیاتر بە ڕێگاوبانی ئەو ناوچانە بدات. هەر لەسەر بابەتی باران و ئەگەری دروستبوونی لافاو ئەمێنینەوە دیارە لە ئیدارەی گەرمیان هۆشداریەک دراوە لەوەی کە هاوڵاتیان ئاگاداری خۆیان بن ئەو ڕێنمایانەی کە پێیان دراوە بە مەبەستی ئەگەری ڕوودانی لافاو جێبەجێ بکەن. لەناو ئەو بابەتە حاڵەتێکی جوانی کەلاریەکان هەیە کە هەر جارەی ڕووداوێک ڕوئەدا دەرگاکانیان ئەکەنەوە، جاچە شوێنە گشتیەکان بێت سماڵەکانیان بێتن. ئوتێلێک لە کەلار بە ناوی ئوتێل لەندەنە، وابزانم لەندەنە، لەندەن ئای دەرگای خستۆتە سەرپشت، ئەڵێ ئەگەر خوا نەخواسە لافاویان هەر حاڵەتێک بەهۆی بارانبارینەوە ڕوویدا دەرگاکەم کراوەیە بۆ ئەو خێزانانەی کە پێویستیان پێ و بەبێ بەرامبەریشە. ئەمە حاڵەتێکی جوانی کەلاریەکانە، هیوادارین ئەو هاوکاری و هەماهەنگە لە هەموو لایەک بەردەوام بێت. هەر ئەمڕۆ ئیدارەی سربەخۆی گەرمیان کۆبوونەوەیەکی بە پەلەی ڕێکخی خستووە، چەندین ڕێنمایی و ئامادەکاری کردووە بۆ ئەوەی ئەگەر لافاو دروست بوو بتوانن بەری لافاوەکە بگرن و بەبێ زیان لافاوەکە تێپەڕێت. بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن، کاتێکی خۆش.